کۆمەڵێکی باش لە پێوەەر بۆ هەڵسەنگاندنی ئەو پرۆژانە دانرا بوو کە لاوانی خۆبەخش پێشکەشیان کرد بۆ دەستگای ڕوانگە. گرنگترینیان ژمارەی سوودمەندبووانە لەم پرۆژانی کە پێشکەش کراوە، لەلایەکترەوە ژمارەی خۆبەخشانی شەروەها ڕەچاوکراوە بە شێوەیەکی گرنگدانراوە. خاڵێکی تری گرنگ بریتی بووە لە سوودگەیاندن یا سوودی ئەم پرۆژانە بە شێوەیەکی گشتی بۆ ئەو کۆمەڵگایانی کە لێیان جێبەجێکرێ. ئێمە وەکو دادوەر بۆ ئەو پرۆژەیە مجموعە پێوەرێکمان هەڵبژاریە. یەک لەوان کە ئەو پرۆژەیە چەند یونیکە کە چەند بابلین تاکە. پرۆژەی دووەممان بودجەکەیتی، ئایا خۆی لەگەر بودجەکەیانە. پێوەرەچکەمان هەیە کە تا چەند دەتوانی خزمەت بە خەڵک بکاتن. بۆ نمونە پرۆژەمان هەیە ئیسیفادەی تەنها بۆ 100 کەسەیە، پرۆژەمان هەیە ئیسیفادەی بۆ 1000 کەسەیە. ئەکید ئەمە ئەو پرۆژەی هەڵدەبژێرین کە خزمەت زیاتر بە هاوڵاتیان دەکات. هەر پرۆژەیەک دەبێت لە نێرومێ هەبن، واتە ئەو کەسانێک کە خۆبەخشن لە پرۆژانە بەشدار دەبن و کاری لەسەر دەکەن دەبێت ئافرەت و پیاوی هەردوو تێدا هەبن ئەو گەنجانە. هەروەها شێوازی جێبەجێکردنی ئەو پرۆژانە ئایا لەگەڵ سیستەمی ئێستای ژیانماندا دەگونجێت یاخودنا، ئەو پرۆژەی ئەچیڤەبڵە یاخودنا، دەتوانین ئێمە بەدەستی بهێنین لە ماوەیەکی دیاریکراودا بە هەمان شێوە ماوەی دیاریکراویشەیە کە لەو ماوەیە ئەو پرۆژەیە جێبەجێ دەکرێتن یاخودنا. جگە لەوانە هەندێک پێوەری تر هەبوون. بۆ نمونە ئێمە گرنگی بۆ کەسانە دەن کە خاوەن پێداویستی تایبەتن، ئەوانیش بهێنینە پێشەوە. ئەو گروپانەی کە کەسێک هەبێتن خاوەن پێداویستی تایبەت بێت لەگەڵیان و لە ناو پرۆژەکەدا ئیش بکاتن، گرنجێکی تایبەتیان پێ بدرێت. بەگشتی دەتوانم بڵێم ئەوانە بەشێکن لەو پێوەرانەی کە لە کاتی هەڵسەنگاندن بۆ پرۆژانە ئێمە گرنگیمان پێداینە و دەرەجاتی بۆ دانراوە لە کاتی هەڵسەنگاندنەکە. بە شێوەیەکی گشتی ئەوە جێی دڵخۆشیە کە لاوێکی زۆر لە کوردستان دەیەوێت بەشداری لەم جۆرە دەست پێشخەریە بکە کە ئەمە جێگەی دڵخۆشیە و بە شێوەیەکی گشتی پرۆژەکان کواڵیتیان زۆر باش بوو، بیرۆکەی زۆر باش بوون. ئەمە ئاستی ڕۆشنبیری ئەو چینە پیشانەدا کە جارێکتر لەمەوە جێگەی دڵخۆشی ئێمەیە. ئەو کەسانێک کە پرۆژەکانت تەقدیم کرێت تاچی ئەو کۆمەڵگەیان، واتە ئەو کەسانە دەزان لە چ شوێنە چۆن کۆمەلگا گاپ هەیە، بۆشایی هەیە کە دەکرێتن ڕێکخراوەکان گرنگی پێ بدەن، دەتوانن ئیشی لەسەر بکەن. بەڵام هەندێک بیرۆکە هەبوو ڕاستە، احتیمالە هەندێک ئێستا هەندێک کێشەی ئێستا ئەوە دەکات، بەڵام دەکرێت وەکو با بڵێن وەکو پلانتێک بی بۆ خۆت یا خۆت بیدایەتێک بی یان ستێپ یەکەم بی بۆ هەندێک کێشەی ترکە حەل بکاتن لە کۆمەڵگا. هەندێک پرۆژە هەبوو من خۆم وەکو دیلان زۆر سەرسام بووم پێیان بەڕاستی. هەندێک پرۆژە هەبوو ئایدیاکەیان هەیە بەڵام نەیانتوانیوە بە پێی پێویست ئایدیاکە بگەینن بە دادوەرە بەڕێزەکان. بەڵام دەتوانم بڵێم زۆر خۆشحاڵ بووم، کەیفم هات کە زانیم گەنجی ئێمە توانایەکی یەکجار زۆریان هەیە، بەڵام پێویستیان بە پاڵپشتی لاینی پەیوەندیدار هەیە کە بتوانن پرۆژەکانیان جێبەجێ بکەن. بەڕای من ئەم پرۆژەیە زۆر گرنگە بەڕاستی، ینی دەرفەتێکی زۆر باشە بۆ گەنجان کە بتوانن خۆیان ینی بیرۆکەکانی خۆیان پێکەوە مجموعە گەنجێک پێکەوە دابنیشن، بیرۆکانیان خۆیان چۆن باز بکەن و چۆن با بڵێن تەنفیزی بکەن لە واقعدا، شتێکی زۆر گرنگ و زۆر باشە، دەرگایەکی زۆر باشە. هیوادارم یانی ئەو جۆرە پرۆژانە بەردەوام بی. بە دڵنیاییەوە باش دەزانین کە دەتوانن بەردەوام بن لە پرۆژەکان. گرنگترین شت کە ئێوە برتانەوە بەردەوام بن لە پرۆژەکان، وەکو کە دەڵێن زۆر ئاسانە بەسەر لوتکەی چیا بکەوی، بەڵام زەحمەتێکی ئەوەیە کە چۆن بتوانی لەسەر لوتکەکە بەردەوام بی. دەرفەتێک دەبێتە دەرسێک بووان، دەبێتە یەکەم هەل کە دیان ئیش لە ناو دەکەن، کۆمەڵک کێشەیان دەبێتن بێگومان کۆمەڵک چالنج دێتە بەردەمیان، لەوانەوە فێر دەبن کە چۆن بۆ داهات و پرۆژەی گەورەتریان هەبێتن، کاری باشتریان هێت و بیرۆکەی باشتریان هەبێت و بتوانە خەڵکێکی زیاتر لەگەڵیان لەم پرۆژانە کار بکات و سوودمەند ببێتن. من بەو پەڕی ڕاستگۆیی ئێڵم پرۆژەی دەست پێشخەری لاوانی خۆبەخش یەکێکە لە باشترین پرۆژەکانی دەستگای ڕوانگە و جێگەی دڵخۆشیە لەبەرەوەی لەم پرۆژەیە لاوان خۆیان دەست پێشخەرن و خۆیان
ساحبی بڕیاری خۆیانن و خۆیان کە یانوێ سوود بگەێنن بە پێچەوانی ئەو تێڕوانی نەگشتی کە بۆ لاوی کورد و با بڵێن ناوچەی ئێمە دروستە بێ بۆی کە بە بەردەوام چاوەڕوانی دەستی لایەنێکن یا حکومەتن کە هاوکاریان بکە کە دەستیان بگرێ لێرە بە تەواوی پێچەوانەیە کەسەکە توانای خۆی توانایی جەسەدی و زهنی خۆی تەرخانەکە بۆ یارمەتیدانی کۆمەلگاکەی و ئەوە کە دەست پێشخەرە کە ئەمە خاڵێکی تەواو ئیجابیە و ینی سوپاسەکە گەڕێتەوە بۆ دەستگای ڕوانگە بۆ هەندانیان بۆ هەروەها بۆ خاوەن ئەو پرۆژانەی کە هەڵنەبژێردران ئەو ساڵ بە پێویستی دەزانین ساڵە چکە بتان بینینەوە و پێشکەشی دەستگای ڕوانگەەوە بکەن بە کواڵەتیەکی زۆر باشتر و چاوەڕێتانی. بەتەبعی لە هەر پرۆسەیە کە گەر هەریەکێکمان تەقدیمی هەر پرۆژێ بکەین یاخود هەر شتێک بکەین کەسانێکەن سەرکەوتوو دەبن و کەسانێکش هەن ناتوانن لە خطوەی یەکەم سەرکەوتو بن ئەوە شتێکی زۆر ئاساییە بۆ کەسانێک کە سەرکەوتوو دەبن ئەوە دەواازەیەکی نوێیە کە بتوانن کار لەسەر پرۆژەکانیان بکەن لە ساڵانی داهاتوو بیرۆکەی باشتر و کاری باشتریان هەبێت. و لە هەمان کاتشدا بنە تاکێکی کاریگەر لە ناو کۆمەلگادا بتوانن ئیشی باشتر بکەن و بە نسبەت ئەوانش کە پرۆژەکانیان سەرکەوتون نەبووینە زۆر ئاساییە ساڵانی داهاتوو ئەوە دەبێتە ڕاهێنانێک بۆیان دەبێتە دەرفەتێک بۆیان دەبێتە چانسێک بۆیان بۆی باشتر و جوانتر لەسەر پرۆژەکانیان کار بکەن دەتوانن فیدباک وەربگرن و ئایا ئەوانە لە چ شێوازێک لە چ شوێنێک خاڵی لاوازیان هەبووە کار لەسەر خاڵە لاوازەکانیان بکەن بتوانن لە ساڵانی داهاتوو لە ساڵی داهاتوو ساڵانی تر پرۆژەکانیان باشتر بکەن و بە شێوازی باشتر بێنەوە ناو بەرنامەکە و پرۆژەکانیان پەرە پێ بدەن و تەوتری بکەن.